نزیکەی 10 ساڵە کار بە یاسای سندوقی خانەنشینی ڕۆژنامەوانانی کوردستان ناکرێت. ئەوەش نیگەرانی بەشێک لە ڕۆژنامەنووسانی لێکەوتوتەوە. عادەتەن کە یاسا دەرەچێ حکومت مافی ئەوەی نییە، دەسڵاتی ئەوەی نییە کە ڕای بگرێت. یاسا کە دەرەچێ یان ئەبێ بە یاسایەکی تر ڕابگیرێ یان ئەبێ پەرلەمان هەڵی وەشێنێتەوە. ئەمە هیچ کام لەوە نیە، تەنها بە بڕیارێکی حکومت ڕاگیراوە کە ئەمەش نایاساییە. ئێمە پارێزەری تایبەتمان بەو بابەتە هەیە. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بەدەنگمانەوە نەهات ئەو کاتە ناچارین لە ڕێگەی دادگاوە ئەم بابەتە یەکلا بکەین. لێرە گفتوگۆی کراوە دەکرێت لەسەر کاریگەری پەکخستنی ئەو یاسایە. هەمووان کۆکن لەسەر ئەوەی جگە لە کاراکردنەوەی یاساکە پێویستی بە هەموارکردنەوەیشە. پێویستە ئەم یاسای هەموار بکرێتەوە لەبەر ئەوەی ناوەڕۆژ یاساکە لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و لەگەڵ بژێ و ژیانی ڕۆژنامەنووسانی کوردستان ناگونجێت. بەپێی یاساکە دەبوو سندوقێ بە ناوی سندوقی خانەنشینی ڕۆژنامەوانانی کوردستان دامەزرایە و لە چەندی سەرچاوی جیاوازەوە داهاتی تێبکرایە بۆ خانەنشینی ڕۆژنامەنووسان. سەرباری دروستبوونی سندوقەکە تەنها 11 ڕۆژنامەنووس بۆ 3 ساڵی سوودمەند بوون و لەو کات بەدووە نازانرێت داهاتی سندوقەکە چەند بوو و چی لێ هاتووە. یاساکە خۆی بەپیکە دیناری سویسریا لە 750 دیناری سویسری بووە کە ئەمان هەساون شکاندویانەوە بۆ پارەی نوێی عراقی بە 110,110 دینار تقریبان ماگانە کراو بووە. یەک حماسی زۆر لەسەر نییە. دووش ئەو پارێک لە سندوقەکەیە بوو. پێم وای بێت لە دەستپێکردنی شەڕی داعش لە 2014 ئایا حکومەت پارەکەی بە قەرز بردووە چۆنە چارەنووسی پارەکەش دیاری کراو نییە. بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمیش ڕای دەگەێنن جێبەجێکردنی یاساکە پێویستی بە بودجەی تایبەت هەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە و لە ئاگەری داخوازی کاراکردنەوەی دەبێت چاوەڕوانی خولی نوێی پەرلەمانی کوردستان بین. مەفرۆزە هەر یاسایەکە پەرلەمان دەریەکە حکومەت جێبەجێیکە کە حکومەت جێبەجێی ناکا یەکێ لە ئیشە سەرەکیەکانی پەرلەمان ئەوەیە کە چاودێری جێبەجێکردنی یاساکانی خۆی بکە. لەبەرەوە ئەم حکومەت تاوانبارە، هەمیش پەرلەمان تاوانبارە. کێ مستەفیدە لە جێبەجێکردنی ئەم یاسایە؟ سندیکای ڕۆژنامەنووسان یان با بڕاستتر بڵێم ڕۆژنامەنووسان، یعنی ئەبوو ڕۆژنامەنووسان و سندیکای ڕۆژنامەنووسان کە نوێنەری شەرعی ڕۆژنامەنووسانە فشاری بکردایە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. یاسای سندوقی خانەنشینی ڕۆژنامەوانانی هەرێم لە ساڵی 2001ەوە دەرکراوە و لە ساڵی 2011 چۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ساڵی 2014 بە پاساوی قەیرانی دارایی کارکردن پێی ڕاگیراوە تا ئێستا. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.